ئێرە قەزای چۆمانە وەک سەنتەری باڵەکایەتی ناسراوە. چۆمان لە ساڵی 1970 بووە بە قەزا. پێشتریش ناحیەی گەڵاڵەی ئێستا لە سنووری قەزای چۆمان لە ساڵی 1992 بووە بە ناحیە بە ناوی ناحیەی باڵک. لە تەواوی ئەو سنوورە هیچ هاوڵاتیەک خاوەنی مەترێک زەوی تاپۆکراو نییە. ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوەبی دوو شێوازمان هەیە. شێوازێک ئەوی زەوی کشتتوکاڵەکانن، شێوازیشیش ئەو زەوی و خانوانەی کە کەوتونەتە ناو سنووری شارەوانی سۆمان بەنسبەت سەکەن. ئەوەی کە پەیوەندی بە کشتتوکاڵیەوە هەبی ئەوانی کە تەسویان هەبیت هیچ گرفتێکیانە و هاوڵاتیان ئەتوانن لە ڕێی تاپۆوە و نووسراویان بۆ بکرێت بۆ بڕێتی کشتتوکاڵی هەولێر زەوی و شتەکانیان تۆمار بکرێت بە شێوەی کشتتوکاڵی. بەڵام بەنسبەت سەکەن گرفتی سەرچی نەبوونی تا ئێستا نەبوونی نەنەخشەی کەرتیمانێ نەنەخشەی بنەڕەتی کە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی خانووی زەوی هاوڵاتیان تۆمار نەکرێت لە سنوورەکەمان. تا ئێستا هیچ هاوڵاتیەک مافی خاوەندارەتی نیە بە شێوەیەکی ڕسمی. ئەمەش هەروە ئەو شوێنانی کە تەسوێژ نەکراون ئەمە گرفتێکی ترە هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ حکوومەت. ئەوە بە وەختی خۆی بەپێی بڕیاریەوە ساڵی 75 ئەو زەویانە کراونەتە زەوی میری. لە ساڵی 1975 ڕژێمی عێراق بە بڕیاری نۆهەتی مەجلس سەورا تەواوی زەوی و خانوو شوێن نیشتەجێبوونی هاوڵاتیانی کردوتە سەر مڵکی میری. دواتریش تەواوی سنوورەکەی بە 4 قۆناغ ڕاگواستووە و بۆ ئۆردۆگا زۆرم لێکان. تا ئێستاش ئاسەوار و کاریگەریەکانی ئەو بڕیاری ڕژێمی بەعەز بە سنوورەکەەوە دیارە. سەرۆکای شارەوانی چۆمان لەگەڵ وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی هەولێر لیژنەیەکی تایبەتمان پێکەنەوە بۆ ئیشانەوە ئەتوانم بڵێم 170 کارەکان تەواو بووە و بە ئومێدی ئەوین کەوا بتوانین ئەو ساڵ بتوانین هەموو ئیشەکان لەسەر ماستەر پلانی سنتەری قەزای چۆمان تەواو بکەین و بدەینە بەردەست تاپۆ تاکو بتوانین کاری هاوڵاتیان بۆ تاپۆکردن لەسەر ڕای بکەن. لە ماوەی حکومڕانی هەرێمی کوردستان هاوڵاتیان بە شێوەیەکی نایاسایی لەو سنوورە مامەڵەی کڕین و فرۆشتن تەنانەت بنیاتنانی شوێنی نیشتەجێبوونیان کردووە. لەو نێوەندەشدا زۆرجار پێشێلکاری کراوەتە سەر مڵکی شارەوانی. هەرەوە هۆکارانەش بۆتە هۆی ئەوەی تا ئێستا قەزای چۆمان ماستەرپلان و نەخشەی کەرتی و نەخشەی پێکهاتەی شاری نەبێت. 44 ساڵ لەمەوبەر بڕیارێکی سیاسی حکوومەتی عێراق وای کردووە تەواوی زەوی و خانووی هاوڵاتیان مافی خاوەنداریەتیان لێ بستێنرێتەوە. کاریگەری ئەو بڕیارە تاوەکو ئێستا وای کردووە هیچ هاوڵاتێک لە سنووری باڵەکایەتی خاوەنی زەوی و خانووی تاپۆکراو نەبێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.